پێشنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. کارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادەن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پڕشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەڕزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بەڵێ بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە ئاوردانەوەیەک لەسەر ڕووداوەکانی هەفتەی شوبات و هەروەها قسە و باسێکیش لەسەر ناڕازایەتیەکان لە ئێستای کوردستاندا. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عەبدوڵڵا مەحموود. عەبدوڵڵا مەحموود، ئێوارەت باش و سوپاس کە ئەمجارش لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش و ئێوارەی گوێگران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشنگ باش. دەینە سەر قسە و باس لەسەر ناڕەزاتەکان لە ئێستای کوردستاندا، بەڵام لە 14هەمین ساڵڕۆژی حەڤەی شوباتدا پێم خۆشە لەسەر ئەو ڕووداوانە قسەیەک بکەین کە ئەگەر ئێوە 14 ساڵ دواتر قسەیەک لەسەر حەڤەی شوباتە بکەن، سەرەکیترین بابەتەکان چین؟ چی باز دەکەن؟ بۆچی حەڤەی شوبات ڕوویدا؟ چی دەرس و تەجروبەیەکی تێدا هەبووە؟ شتێک کە تایبەت بێ، گرنگ بێ لە پەیوەند بە حەڤەی شوبات تا 19 نیسان و ئەو ڕووداوانە ئاماژە بە چی شتێک دەدەن؟ بەڵێ، طبعاً خودی حەفتەی شوبات بڕگەیەکی دیاریکرا و یا خاڵێکی درەخشان لە بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری لە کوردستاندایە. دیارە حەفتەی شوبات هۆکاری ئەساسی سەرهەڵدانەکەی لەگەڵ ئەوەدا کە بۆ پشتیوانی بوو لە بزوتنەوەی ناڕەزایەتی ڕوخاندنی ڕژێمەکان لە عالەمی عەرەبیدا، لە دنیای عەرەبیدا کە چەندین ڕژێمی لە بەدوای یەکدا ڕماند، لەوانە لە شوێنێکی وەکو تونس، لە میسر، لە یەمان، لە هەموو شوێنانەکە دەستی پێکرد. بەڵام هاوکات لەگەڵ ئەوەدا کە
ڕاچەنین و هاتنەمەدانی خەڵک لە هەفتەی شوباتدا پەیامی هاوپشتی جەماوەری خەڵکی کوردستان بوو بۆ پشتیوانی لەو شۆڕشان لە دنیای عەرەبدا هاوکات ڕیشەی لە واقعیەتی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و واقعیەتی سیاسی کۆمەڵگەی کوردستانی ئەو کاتەدا بوو. ئێمە هەمومان دەمانزانی کە ئەو سەردەمە دزی تاڵانی بێمافی سەرکوت نۆکەرایەتی هێرش بۆ سەر ڕۆژنامە نووسان گۆشە بە گۆشەی ئەو کارنامە بوو کە دەسەڵاتی بۆرژوازی کورد لە کوردستاندا بەرزیەوە بوو. هەموو ئەم تووڕەیانەی خەڵک لە هەموو مەیدانەکاندا لە دژی دەسەڵات وای کرد کە لە گۆشەیەک یا لە بەشێک لە کۆمەڵگەی کوردستاندا کە زۆنی سەوز بوو جەماوەرێکی خەڵکاتنە سەرجاددا. ئەوەی کە لەو سەرجادنە یا لەو ڕاچەنینەدا کە زۆر گرنگە هاتن ئەو لەو هاتنەی مەیدانەدا مهمە ئیشارەی پێ بکەین ئەوە بوو کە بۆ یەکەمین جار دەتوانم بڵێم کە پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک بە یەکجاری داڕما. ئەمە لایەنێکی بوو. لایەنێکی کە هەتا ئومێد بەوەی کە ئەگەر پێشتر ئومێدێک کە بوو کە چاکسازی دەکا و دەسەڵاتە تۆزێک دەست لە گەندەڵی و دزی کەم هەڵدەگرێ لە هەفتەی شوبات بەدواوە کۆتایی بەمەشێنە. ئەگەر تا هەفتەی شوبات بۆ نمونە ئێمە ئۆپۆزیسیۆنێک هاتە مەیدان و وتی ئێمە ئاڵوگۆڕ دەکەین و خەڵک وەرن دەنگمان پێ بدەن و ئەوانە لە هەفتەی شوبات ئەوەشی لە مەحەکدا کە ئەو ئۆپۆزیسیۆنە بەشێکە لە هەمان ئەولادی خانەوادەی بۆرژوازی کورد بۆ پاراستنی ئەو دەسەڵاتە کە بزوتنەوەی گۆڕان بوو بینی مانچی کرد. ئەمانە کۆمەڵی خاڵی زۆر مهم بوون کە هاتنە پێشەوە و لەوانش مهمتر بە بۆ چێنی من یەک خاڵیکە کە زۆر گرنگە خودی ئەو هاتنە مەیدانەی خەڵک لە هەفتەی شوباتدا ئەوەی نیشاندا کە خودی جوڵانەوەی خەڵک و خودی هاتنە مەیدانی خەڵک زۆر کاریگەریەکەی وە نەخشەکەی وە ڕۆڵەکەی گەورەترە لەوەی کە خەڵک چاوەڕوانی ئەوە بێ لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە ئاڵوگۆڕ پێک بێ. تا هەفتەی شوبات چەند هەڵبژاردن کرابوو لە کۆمەڵگەی کوردستاندا لە هەموو هەڵبژاردنەکاندا ئەحزابی دەسەڵاتدار و لایەنی ئۆپۆزیسیۆن کۆمەڵێک بانگەشەیان دەدا کە ژیانی خەڵک باش دەکەن کە مەسەلەی چاکسازی دەست پێ دەکەن کە مەسەلەی ژیان و گوزەرانی خەڵک بەرەو باشی دەبان مەسەلەی ئازادیەکان بەرین دەکەنەوە مافی فەردی و مەدەنی ڕێز لێ دەگرن و زۆر بڵێنیکیان دەدا بڵێن بە ژنان بە لاوان بە خوێندکاران بە خەڵک بۆی کەرتی تەندروستی باش دەکەن ڕێگاوبان باش دەکەن وە لە هەموو مەیدانەکاندا دەیاندا بەڵام هیچ کارێکیان نەکردووە دوای هەموو ئەو هەڵبژاردنانەش دۆخەکە خراپتر دەبوو بەم زۆرە درێژەی هەبوو بەڵام خودی هاتنە مەیدانی خەڵک لە هەفتەی شوباتدا بۆ یەکەمین جار دەسەڵاتی سیاسی لە کۆمەڵگەی کوردستاندا ڕاتەکاند. دەسەڵاتی سیاسی بۆ یەکەمین جار لە کۆمەڵگەی کوردستاندا تەکاندا. بۆ یەکەمین جار دەسەڵاتی بۆرژوازی کوردی لەگەڵ خەڵکێک کە خەڵکی کوردستانە ڕوبەڕوو کردەوە کۆتایی بەوەی هێنا کە خەڵکی کوردستان هیچی کە ئومێدێکیان بەوە بێ کە ئەو دەسەڵاتە بەهی خۆیان بزانن ئەو حیزبانە بەهی خۆیان بزانن. دەتوانم بڵێم هەفتەی شوبات ئەو وەرسەرخانە جددیە بوو کە تێیدا خەڵکی کوردستان بە ئاشکرا ڕایان گەیاند کە هیچ زۆرە نزیکایەتێکیان لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە بە حساب کوردیە نییە و نیشانیاندا کە ئەو دەسەڵاتە کە بەجلی کوردیەوە بە ئەحزابی کوردیەوە هاتوونەتە مەیدان و بە ناوی ڕزگاری خەڵکی کوردستان و بە ناوی بەڕێوەبردنی کۆمەڵگەی کوردستان لە گۆڕێدان هیچ شتێک زیاتر لەوە نین کە بەرگری لە چینەداراکانی کۆمەڵگەی کوردستان و لە کەمایەتێکی کەمی سەرمایه‌داری لە کۆمەڵگەی کوردستاندا دەکەن و هیچ زۆرە نزیکایەتێکیان لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان دانیە. من پێم وایە ئەوە میحوەرەترین لایەنەکانێتی کە لە هەفتەی شوباتدا بەدەستات کە دەتوانم بڵم ببێتە دەرسیش و لەو کاتەشەوە بەدواوە دەتوانین ئەو واقعیەتە ببینین کە لەو کاتە بەدواوە بە ئاشکرایەوە دەبینین کە هیچ جارێک گەڕانەوەی خەڵک بۆ لای دەسەڵات ڕووی نەدا جارێک کە متمانەی خەڵک بە دەسەڵات نەگەڕایەوە بەجیا لەوانە هەتا خودی خواستەکان توتە تەماشا بکەیت ینی بۆ نمونەگە لە هەفتەی شوباتدا هێشتا خەڵکێک بۆ نمونە داوای چاکسازی دەکرد داوای بەرابەری دەکرد بەڵام تەماشای دەکەی دوای ئەوە مەسەلەی خواستی ڕاماڵینی ئەو دەسەڵاتە دەبێتە خواستی خەڵکی کوردستان. دەتوانم ئەوە بڵم کە لەگەڵەوەدا کە هەفتەی شوبات
درێژکاوی بزوتنەوەی ناڕزایەتیەکانی پێش خۆی بوو و بە هۆکاری پشتیوانی لە شۆڕشەکانی دنیا عەرەب هاتە مەیدان لەگەڵ ئەو ئەژاڕیشەی لە واقعەتی کۆمەڵگەی کوردستاندا بوو بەڵام بڕگەی وەرچەرخانێک بوو لە پەیوەندی نێوان دەسەڵات لەلایەک پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک لەگەڵ یەکتر لەلایەکیکە ئەمە مهمترین مەسایلی بوو. 14 ساڵ دواتر ئەگەر بین باس لە ناڕەزایەتیەکانی ئەمڕۆی کوردستان بکەین بە تایبەتی لە 2 هەفتەی ڕابردوودا 3 هەفتەی ڕابردوودا ناڕەزایەتی بەرفراوانی مامۆستایان و فەرمانبەران ئەگەر ڕۆژگارێک بین باس لە ناڕەزایەتی ئەم ناڕەزایەتیە بکەین چۆن باس دەکەیت؟ یەکەمین لایەنی کە باسی بکەم دەڵێم کە ئەم بزوتنەوەی کە ئێستا لە گۆڕەیە بزوتنەوەی جەماوەری بۆ بە تایبەتی بزوتنەوەی ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران ڕیشەی لە هەمان ئەو واقعەتە سیاسی کۆمەڵگەی کوردستاندایە بەڵام هاوکات درێژکراوەی بزوتنەوەی ناڕەزایەتی هەفتەی شوباتە یا هەفتەی شوباتەکانە بە دوای هەفتەی شوباتدا بەردەوام کۆمەڵگەی کوردستان ناڕەزایەتی تیا بەرجەستە بووە و بە تایبەتی تریژ یا بە دیاریکراوی بڵێم بزوتنەوەی مامۆستایان و فەرمانبەران لایەنێکی هەرە بەرجەستەی بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری لە کۆمەڵگەی کوردستاندا پێکێناوە بەو هۆکارە سادەی کە بە دوای هەفتەی شوباتی 2011 چەند لە یەکسەر 2-3 ساڵی دوایەوە یەکسەر پرسی مەسەلەی موچە مەسەلەی لێبڕینی موچە مەسەلەی نەدانی موچە مەسەلەی درێژکردنەوەی مانگەکان مەسەلەی بێدەربەستی حکومت لە دەسەڵاتی سیاسی بۆ دابینکردنی موچە بوو بە کێشەی ینی کێشەی واقعی بەشێکی یەکجار زۆری خەڵکی کوردستان کە خۆتان نەزانن خەڵکی کوردستان بەشی هەرە زۆری موچەخۆرە فەرمانبەرە مامۆستایە کارمەندە ئەمانە بۆیە لە 2014 بەدواوە کێشەی موچە بوو بە کێشەی واقعی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان کە مامۆستایان و فەرمانبەرانە بۆیە ئەو بزوتنەوە ناڕەزایەتی کە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە بینیمان لە کۆمەڵگەی کوردستاندا درێژکراوی هەر ئەو ناڕەزایەتیە کە ڕۆژ بە ڕۆژ هاتوۆتە پێشەوە و ڕۆژ بە ڕۆژ گەشەی کردووە و لە بەرامبەریشدا ڕۆژ بە ڕۆژ دەسەڵات تا ئەم لەحزەیەش ملی خۆی نەکردنەداوە بۆ خواستا دەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان لەم بڕگەی کۆتاییەدا زۆر ئاڵۆز کراوە بۆ معنای کە تۆ تەماشای کە ینی واقعیەتێکەیە کە دەتوانم بڵێم ئەم واقعیەتە لە هیچ شوێنێکی ئەم دنیادا نییە ئەوە ژوای کردووە کە کاری بزوتنەوەی ناڕەزایەتی لە کوردستان بزوتنەوەی مامۆستایان و فەرمانبەران لە کوردستان سەخت بکات ئەو گرفتەش ئەوەیە کە خەڵکی کوردستان لەگەڵ یەک دەسەڵاتی دیاریکرا و ڕوبەڕوو نییە لە یەک کاتدا لەگەڵ 3 دەسەڵات بەرەو ڕووە کە ئەوە لە هیچ شوێنێکی دنیا نییە لەگەڵ بەغدا بەرەو ڕووە کە لە ململانەی خۆیدا لەگەڵ دەسەڵاتی هەرێم لە کاتێکدا کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالی ئەم دەسەڵاتەیە بەغدا شانی خۆی خاڵی کردوێتەوە لایەنی چکە پارتیە کە وەک هێزێکی سەرەکی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد لە کوردستان کە بەشی زۆری زومەکانی دەسەڵاتدارەتی بەدەستە لە کوردستاندا پرسی موچە شانی خۆی خاڵی دەکاتەوە دەڵێ پەیوەندی بە ئێمەوە نییە و پەیوەندی بە بەغداوە هەیە لەلایەک وە لەلایەکیشەوەیە کە لە زۆنی سەوزدا بەرپرسانی زۆنی سەوز داهاتەکانی خۆیان بۆ ئێمە نانێت پێشەوەی بەردەوام بی حەقانێت لەمە هەیە کە مافی مامۆستایان و فەرمانبەران لە بەغدا نەک لە هەرێمی کوردستان بەڵێ پەیوەندی بە ئەوانیشەوە هەیە لەبەرەوەی مادام تا ئەو کاتێک کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالی ئەو عراقەیە دەسەڵاتی سیاسی لە بەغدا ناتوانێت شانی خۆیەوە خاڵی بکاتەوە بە تایبەتی لە ململانەی خۆی لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستاندا بەو هۆیە ئەساسیەوە بەرپرسە بەسکەواتە ینی ئەبێ مامۆستانی فەرمانبەران ڕویان لە بەغدا بەیان لە دەسەڵاتداران لە کوردستان بێگومانە بێت بە پلەی یەکەم ڕویان لە دەسەڵاتی هەرێم بێت لەبەرەوەی لە سەڵاتی هەرێمدا کار دەکات قوتابخانە لە کوردستانە خەستەخانە لە کوردستانە بکەیت تەندروستی لە کوردستانە دەواری خەدەمی و خزمەت گوزاریەکان لە کوردستانن و بەرپرسانی هەموو ئەوانە لە کوردستانن بۆیە بە پلەی یەکەم ڕووی لەوانە بەڵام لێرەشدا پرسیارێکیکە هەیە ڕێگە بدەی تەواوی کەم بێزگەلەوەی کە بەغدا شانی خۆی خاڵی دەکاتەوە لە ململانەی خۆی لەگەڵ یەکێتی و پارتی و بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد بەگشتی ینی شانی خۆی خاڵی دەکاتەوە کە ئەوە دەسەڵات بەرز ئەوانە
و پارتی شانی خۆی خاڵی دەکاتەوە دەڵێ لە بەغدایە لەلایەک و لەلایەکەوە لای یەکێتیە یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆنی سەوزیش دەڵێن کێشەکە لای ئێمە نییە ئەوە حکومت لە هەولێرە مەبەسمێ ئەم واقعێتە لە هیچ شوێنێکی دنیا نییە لە یەک کاتدا مامۆستا و فەرمانبەر ڕوبەڕووی سێ دەسەڵاتی دیاریکراو لە چەند زوونی دیاریکراو ببێتەوە ئەمە وای کردووە بزنەوەی ناڕزایەتی مامۆستایان و فەرمانبەران بڕێک قورس بێ بڕێک قورس ینی زۆر کەسانێکەن هێشتا گلەی دەکەن کە مامۆستایان وەک پێویستیان بزنەوەی ناڕزایەتی جێگەی ئومێد نییە قسەی لەو بابەتانە ئێمە دەبیستین ئەمە ڕیشەی لەوەدایە کە هێشتا لەو واقعیەتە سەختە تێی ناگەن کە مامۆستایان و فەرمانبەران ڕوبەڕووی بوونەتەوە یعنی لە یەک کاتدا مامۆستا و فەرمانبەر ناچارە لە بەرامبەر هەموو ئەو سێ دەسەڵاتەدا بە شێوەی زۆرا زۆر بێتە مەیدان بەڵام لە بنەڕەتدا من دەتوانم بڵێم ئەگەر ئەو پرسیارە ئاوا بکەین بەڕاستی بزوتنەوەی ناڕزایەتی مامۆستایان و فەرمانبەران و خەڵکی کوردستان ڕووی لەکێیە بە سادەیی من دەتوانمەوە بڵێم ڕووی لە دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی ڕاستە ئەمە بەڵام لە زۆنی سەوز ڕووی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە زۆنی زەرد ڕووی لە پارتی دیموکراتی کوردستان ئەمە ینی وەکو دەستێک و واقعیەتێک ئەبێ بەدەستەوە بگیرێ من ئەزانم ئەوانە هەموو بزوتنەوەیەک لە سلێمانی کاریگەری لەسەر دووەک و زاخۆیە و لە هەولێر و زاخۆشە و کاریگەری لەسەر کوردستان هەیە ئەمە واقعیەتێکە بەڵام واقعیەتی سەرەکی تر ئەوەیە کە دەبێت بە دانی پێدابنین ئەوەیە کە لە هەر زوونێکدا دەسەڵاتی ئەو زوونە بەرپرسە لە دابینکردنی خزمەت گوزاریەکان لە دابینکردنی موچە لە دابینکردنی پێداویستیەکان لەو داخوازیانەی کە جەماوەری ئەو زۆنانە هەیەە نەک ئەوەی کە ئێستا بۆ من لە بزنەوەی ئەخیری مامۆستایان و فەرمانبەراندا ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێگەی ئۆپۆزیسیۆندا خۆی نیشان دەدا لە پێگەی ئۆپۆزیسیۆندا خۆی نیشان دەدا داهات دەیگوت ئێمە لەگەڵ پشتیوانی مانگرتنان و خۆپیشاندەرانی مانگرتوانین لە پشتیوانی مامۆستایان و فەرمانبەرانین بۆچی بوو ئەمە لەلایەکەوە بۆی شانی خۆی خاڵی بکاتەوە لەوەی کە بەرپرسیارەتی زوونێکە و بەرپرسیارەتی وەڵامدانەوە بەخواستی مامۆستایان و فەرمانبەرانی لەسەر شانە لەلایەک کەشەوە لەو ڕێگەیەوە دەویست بیکاتە گوشارێک لەسەر پارتی بۆ ئەوەی لە کابینەی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمدا کەڵک لەو ناڕزایەتیانە وەربگرێت لەو لاشەوە پارتی ئاگامان لێبووکە نەکە ڕێگەی نەدا لە دوهۆک و هەولێر کە بڕیار بوو مامۆستایانی گرێبەس خۆپیشاندان بکەن ڕێگە بداوە بکەن تەنانە ڕێگەی ئەوەشی نەدا کە لە سلێمانیەوە خەڵکێک ڕۆشتن بۆ ئەوەی کە مانگرتنەکەیان و ناڕزایەتەکەیان بەرنە هەولێر و ئەو پەیامە لە هەولێریش ڕوبەرە سەڵات ڕابگەێنن بەڵام پێشوەختە پارتی لە ڕێگەی هێز لە ڕێگەی میلیتاریزەکردنی شوێنەکان و لە ڕێگەی ڕێگریکردن هەر لە دێگەڵا لە سەیتەرەکان و بەدابەزانی هێزێکی یەکجار زۆر بۆ ڕێگری لێکردنیان ڕێگەی نەدام کە ئەم مانگرتنە بگوازرێتەوە بۆ ئەوێ بەڵام ئەگەر قسەیەکی ئەوان بێنمەوە دەسەڵاتدارانی پارتی دەڵێن کە تێکدەرانن گێرە شێوێنانن چونکە خەڵکی کوردستان لە 20 تشرینی یەکەمدا بڕیاری خۆی دابوو دیارەمە بەس لە هەڵبژاردن بوو کە تیایدا پارتی 800,000 زیاتر دەنگی هێنا دروستی لەم قسەیەدا لە ڕوانگەیەوە تر چەندێکە کە خەڵکی بەشداری هەڵبژاردنی کردووە ئیتر ئەمە چییە چەند سەد مامۆستایەکی ناڕازی بێن کاری تێکدەرانە بکەن چاواشەکاریەکی ئاشکرایە خۆشیان دەزان ئاشکرایەوە بەجیا لەوانەدا پێچەوانەی بانگەشەکانی خۆیانە لە هیچ شوێنێکی دنیا خەڵک کە بەشداری هەڵبژاردننی کرد و حزبی سیاسی دەنجیان هێنا یا خەڵک دەنجی پێدان بەهرەوە کارێک ئەو بۆ معنانیە کە وەڵامی داخوازیەکانیان دراوەتەوە و دەبێت بربەست بکرێت لەوەی کە بێنە مەدان و مان بگرن و خۆپیشاندان بکەن لە هەموو شوێنێکی دنیادا خۆ ئەمڕۆ سیستەمی پەرلەمانی هەیە هەڵبژاردن هەیە بەڵام دوای ئەوەی ڕۆژی دوای هەڵبژاردنەکە یا لە ڕۆژی هەڵبژاردنەکەدا خەڵک دەتوانێت بێتە مەدان بۆ داخوازی زۆرا و زۆری خۆی بۆ مافی خۆی بۆ مافی مەدەنی خۆی مافی فەردی خۆی یا داخوازی دیاریکراوی خۆی ئەمە لایەنێک لایەنی دووەمی ئەوەیە کە بەپێی خودی یاساکانی دەسەڵاتی هەرێمکە یەکێتی و پارتی مۆریان کردووە مەسلەی مانگرتن و خۆپیشاندان یا داشنووسین کۆبوونەوە هەموو ئەوانە مافێکی ڕای خەڵکە مافێکی ڕای خەڵکە و لە هیچ شوێنێکەوە نەبەستراوەتەوە بەوەی کە ئەگەر خەڵک لە هەڵبژاردنەکاندا بەشداری کرد و دەنجیدا بە حیزبێت ئەو بۆ معنایە و مافەیلێ دەسەندرێتەوە کە
ئەگەر ناڕازی بێتە مەدان و داوای مافەکانی بکەن. بۆیە ئەمە بەڕاستی نەکرد چاواشەکاریەکی ئاشکرایە، بەڵکە پێداگری ئەو دەسەڵاتەیە کە لەسەرەوەی کە بەڕاستی ناتوانێت وەڵامی داخوازەکانی خەڵک داتەوە و یعنی هەموو پێداویستیەکی بوونی خۆی بە بۆچوونی منیەکەتی و پارتی هەموو پێداویستیەکی بوونی خۆیان لە نزمترین ئاستی تا بەرزترین ئاستی لەدەست داوە. ئەی تۆ بێنە بەرچاوی خۆت دەسەڵاتێک نەتوانێت موچەی فەرمانبەرانی بە، نەتوانێت موچەی کارمەندەکانی بە، دەسەڵاتێک نەتوانێت خزمەت گوزاریەکان وەڵام داتەوە، دەسەڵاتێک بەرگەی خۆپیشاندان و ناڕزایەتێک نەگرێت کە خەڵک بۆشتی زۆر سادە دیکە کەواتامە دەسەڵات نییە بەڕاستی دەسەڵات نییە. هەتا بۆ بانگەشانش کە دەیکەن ئەو هەر کەسێک کە خەریکە ئەو ئەرکەی کە لەسەر شانی خۆیەتی وەکو حکومەت و دەسەڵاتدارێک دەیخاتە سەرشانی کەسێکی دیکە. هەولێر بۆ بەغدا یەکێتی بۆ هەولێر بۆ بەغدا تا دوایی، ینی هەموو ئەمانە خەریکن. ینی دەتوانم بڵم کە لە ململانەیەکی زۆر زۆر ڕۆشندا دیارەکە هەموو ئەم لایەنانە لە ململانەی نێوان خۆیاندا خەریکن، کرێکاران و کارمەندان و فەرمانبەران و مامۆسایان دەکەنە قوربانی وە هێشتا بەڵێنێکیان نییە بۆ وەڵامدانەوەی ئەوەی کە هەیەە تو تەماشای کە ئێمە ئێستا دەیبیستین، ینی باس لەوە دەکەن دەڵێن ئەگەر موچەهات دابەشی دەکەین. ئەمە کەی وەڵامی حکومەتە یا وەڵامی حکوومەتێک یا دەسەڵاتێکی کەمێک بەرپرس، هەر کەمێک دەسەڵاتێک بەرپرسی هەبێ ناڵێ ئەگەر موچەهات دابەشی دەکەین، دەڵێ ئێمە بەرپرسین لە دابینکردنی موچە، ئێمە بەرپرسین لە دابینکردنی خزمەت گوزاریەکان. ئەوەی کە دەڵێ کە ئەگەر موچەهات دابەشی دەکەین ئەمە هیچ دەسەڵاتێکمان نییە، یعنی ئەمە ئەمین سندوقێکین چاوەڕوانی ئەوەی لە شوێنێکی کۆپارەیەک بێتە بەردەستمان کە هاتە بەرزمان دابەشی دەکەین. ئەوە هیچ حکمەتێکی تێدانیەوە بۆش ناڵێ حکومەتداری، هەموو کەسێک دەتوانێت ئەو کارە بکە و باشتر دەتوانێت بیکە بەڕاستی. هەتا ئەوەی بەشێک لەوەی کە یەکێتی و پارتی زۆر بەتایبەتی پارتی پێداگری لەسەرەوە دەکەن کە دەبێ داهات بێتە هەولێر و لە هەولێرەوە دواتر دابش بکرێ، بەشێکی بۆ ئەوەیە کە دیسان لەو داهاتەش کە دێ ئەوەی کە پێیان خۆشە بەشی خۆیانی لێلا بدەن و لەو بەشەی کەمایەوە وەکو سوالکەرانە بە بیدەن بە موچە خۆران و فەرمانبەران. بۆ حاڵەشەوە کە تا ئێستا ئێمە دەیبینین تا ئەم لەحزەیەش ئێستا چەندین مانگ خەرزارن، یعنی ئەوەی کە پێڵێن دەسەڵات یا حکوومەت خەرزاری خەڵکە. ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە بەڕاستی. ئەمە نیشانەی وەیە کەم دەسەڵاتە بە معنای کەلیمە نیشانی داوە کە توانایی نییە و لە بەرامبەریشدا خەڵک بەکردەوە نیشانی داوە کە تەحەمولی ئەو حکومەت و دەسەڵاتە ناکات. هەر بۆیە ئەم بزتنەوە ناڕزایەتی هەمیشە بەردەوامە، هەمیشە بەهێزیکەوە دێتە مەیدان، شێوازی کە دەگرێتە بەر ماندوو نابێت. بکەم کە دیمەنێکی تازە کە هەر لەم چەند هەفتەی ڕابردوودا بینیمان بۆ پشتیوانی لە مامۆستایانی مانگرت و ناڕزایەتی مامۆستایان و فەرمانبەران ئەو مانگرت نەبوو کە بەشێکی بەرچاو لە دوکانداران و کاسبکاران کاریان ڕاگرت، دوکانەکانیان داخست. ئەگەر هەڵسەنگان لێک بۆ ئەم بابەتیان بکەی چۆنی هەڵدەسەنگێنن؟ من پێم وایە ئەوە یەکێک بوو لە ئەزمونێکی زۆر درەوشاوی ئەم جارەی بزتنەوەی ناڕزایەتی مامۆستایان و فەرمانبەران، چونکە داخستنی دوکان و بازارەکە تەنها پشتیوانیەکی دیاریکرا و لە فەرمانبەران و مامۆستایانی مانگرتو نەبوو، بەڵکە خۆی مانگرتنێک بوو بۆ پشتیوانی لە مانگرتووە. بۆیە ئەمە ئەزمونێکی زۆر نوێ بوو، یعنی لانی کەم لە چەند ساڵی ڕابردوودا بۆ یەکەمین جارە ئەزمونێکی ئاوا نوێ لە نێو بزتنەوەی ناڕزایەتی جەماوەریدا دێتە پێشەوە بۆ پشتیوانی لە بزتنەوەیکی دیاریکراو، یعنی کۆمەڵگا لە ئاستێکی دیاریکراو بە مانگرتنێکی دیاریکراو دێتە پشت ناڕزایەتێکی دیاریکراو لە کۆمەڵگەی کوردستاندا، کاوی شاری سلێمانی وەکو شارێکی بەرجەستەوە کە چەقی دەسەڵاتێکی دیاریکراو لە شاری سلێمانیدا. ئەمە ڕووداوێکی یەکجار گەورە بوو پێم وایە کە زۆر زۆر مهمە وەرەبێ ئەمە بەڕاستی لە کۆمەڵگەی کوردستاندا جێ بخرێ و لەوەش واوەتر ئەوەیە کە دەبێ ئاستی ئەم پشتیوانیە لە ئاستی گشتی فەزای گشتی دوکان و بازارەوە بگوازرێتەوە بۆ ئەوە کە لە شوێنەکانی کەشەوە پشتیوانی دیکە لە هەر بەشێکی بزتنەوەی ناڕزایەتی کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەبێ بکرێت. ئەو بەجیالەوەی کە دیارە خودی بزتنەوە ناڕزایەتیەکانیش پێویستیان بەوەیە کە هێشتا ئاڵوگۆڕیان بەسەردابێ. ینی بۆ نمونە ئێمە زۆر جار دەیبینین کە
مامۆستایان لەسەر جاددەن کۆبوونەوە دەکەن بایکۆت دەکەن خۆپشاندانی چزانم گەورە دەکرێت لە بەردەم UN دەبن چادر هەڵدەدرێ ئەوانە هەمویان هەنگاوی باشن بەڵام هێشتا هیچ کامێک لەوانە کە تەماشایان بکەی یەکلاکەرەوە نین بەو معنای یەکلاکەرەوە نین چونکە نەگوازراونەتەوە بۆ شوێنی کار و ژیان نەگوازراونەتەوە بۆ شوێنی گەڕەکەکان نەگوازراونەتەوە بۆ نمونە بۆ ئەو شوێنانەی کە شادەماری ئابووری یا بە جۆرێکی کە بڵێم شادەماری دەسەڵات بلەرزێنێ تەمان دەسەڵاتی سیاسی لە هیچ شوێنێکی دنیا بەتەنها بەوەی کە خەڵکێک لە شوێنێک کۆ دەبێتەوە یا مزاهرە دەکا بەتەنها بەوە ناکەوێتە ژێر گوشاری زۆر گەورە یەکلاکەرەوەەوە گوشاری لەسەر دروست دەکا بەڵام گوشاری یەکلاکەرەوە ئەوەیە کە زیانی گەورە لە پێگەکەی بدا گورس لە پێگە سیاسیەکەی بدا گورس لە پێگە ئابوووریەکەی بدا گورس لە ڕەوایەتیەکەی بدا ئەوە بۆ دەکرێت کە کۆمەڵک شتی کە دەستی بۆ ببرێ ینی بۆ نمونە ئەو ئەزمایی ئێمە کاتی خۆی بینیمان لە پێنجوین وتیان ئێمە دەواازە سنوودیەکە ڕدەگرین دەسڵات یەکسەر ناچار بوو وەڵام داتەوە یەکسەر وەڵامی دایەوە لەبەروی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دەسەڵاتی ئەوان و پێگەی دەسەڵاتە بوو بۆیە خودی ئەم بزوتنەوەی ناڕزایەتیش لە کوردستان ئەبێ بە هەمان شێوە بچێتە سەر ئەو شوێنانە و لە ئەو شوێنانە بگرێتە ینی ئەو ڕێگە و شوێنانە بگرێتە بەرکە دەتوانێت کاریگەری لەسەر پێگەی ئەو دەسەڵاتە هەبێت ئەمە دەتوانێت زۆر ئاڵوگۆڕی گەورە بە وجود بێن دیارشتی کە زۆر پێویستە کە دەبێ بکرێت ینی ئەگەر بمێ باسی کەمەروە بە کورتی ینی بۆ نمونە ڕێکخراو بوون بۆ من ڕێکخراو بوون مەسایلێکی زۆر زۆر مهمە یعنی تۆ بگەنە بەرچاوی خدلەنێ ئەو هەموو بزوتنەوە ناڕزایەتیانی کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەیە ئەگەر تا ئێستا ئێمە شاهیدی پێکێنانی چەندین ڕێکخراوی جەماوەری بەشەکانی کۆمەڵگا بووینایە لەوانەیە بەشێک لە ڕێکخراو لە فەرمانگەکاندا ڕێکخراوەی سربەخۆی مامۆستایان ڕێکخراوەی فەرمانبەران یا ڕێکخراوەی سەراسەری لەسەر ئاستی کوردستاندا یا ڕێکخراوەی کارەبا یا ڕێکخراوەی شوفێران ڕێکخراوەی هەموو بەشەکانی کە لە کۆمەڵگادا هەبوایە ئەیتوانی ببێتە زۆر زۆر ئاسانتر هەم بۆ بەرنامەداڕشتن و هەم بۆ نەخشەدانان و هەم بۆ ئەوەی کە زووتر لە دەوری یەک کۆ ببنەوە هەم بۆ هاو ئاهەنگی زیاتر دەیانتوانی زۆر کاری گەورەتر بکە ئەمە لایەنێک بۆ نمونە هاوپشتی ئێستا و هاوپشتی ڕوویدا مهم بوو دوکان و بازار کردی بەڵام هاوپشتی گەورەترەوەیە کە بۆ نمونە بە هەزاران قوتابخانە داخراوە پەیمانگاکان داخراون هەموو ئەوانە کە سوکاریان هەیە بێزگە لە کە سوکاریان لە دوای ئامادەیەوە هەموو لاو و گەنجن هەموو ئەوانە ئەگەر بێنە پشت خواستی مامۆستایان و فەرمانبەران کاریگەریکی زۆر زۆر گەورە دەکات یا بۆ نمونە ئەگەر چۆن دوکان و بازارەکان داخران بەشێک لە فەرمانگەکان هەتا بەشێک لە کارگەکان و لە ناوەندەکانی کار بۆ یەک چارەك دەدەقا دەستیان لە کار ڕاگربایە بۆ پشتیوانی لە مامۆستایان و فەرمانبەران دەتوانی کاریگەری گەورەی هەبێ و خاڵی سێمەوەیە کە ناڕزایەتی ڕووی لە کێیە ئەوەی کەوتم لە زوونی سەوزدا خەڵک دەبێت یەخی دەسەڵاتی زوونی سەوز و بەردەم بارەگا سیاسیەکانی بگرێ بەردەم شوێنە ئابوووریەکانی بگرێ بەردەم تانکەرەنەوتەکانی بگرێ بەردەم مەکتەب سیاسی بگرێ نەک لە شوێنێکی دوور لە شوێنێک بێکە هیچ کارێکی لەسەری نییە بە میدیاوە خەڵک بنێرێ بڵێ وەرن ئێمەش پشتیوانیتان دەکەین دیارە زۆر کاری کە دەبێ بکرێ گفتوگویەکی سەرنجڕاکێش بوو هیواداریم بتوانین لە بەرنامەکانی تردا درێژەی پێ بدەین بەڵام لێرەدا عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە جارێککە وە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگی ئازی سەر بژین ئازیزان وچانێک و لەسەر بەرنامەکانمان بەردەوام دەبین لاگەڵمان بمێننەوە بەڵێ بیدرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەمواری یاسای باری کەسێتی لە عێراق دەهێنینە قسە و باس و جەمال موحسین لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستاندا گەڵماندایە جەمال موحسین ئێوارت باش و سپاسکە
هەمواری یاسای باری کەسێتی لە عێراق سەرنجام لە پەرلەمان دەنگی پێدرا و دواتریش سەرکۆمار واژۆی کرد. ئەمەوێ جارە لەسەر ئەم پرۆسەیەیان چۆنێتی دەنگدانەکەی و چۆنێتی تێکەڵکردنی لەگەڵ دوو بڕگە یاسای تردا لە پەرلەمان و بە جۆرە تێپەڕاندنی و هەتا وەکو ئیمزاکردنی لە لایەن سەرکۆمارەوە چی دەگەیەنێت و چۆنی دەبینن؟ هەڵبەتە ئەوە بڵێم کە ئەم یاسایە لە پێشە لەلایەن چەند ساڵێ لەمە پێش لەلایەن جەمعێک بەشێک لە شیعەکانەوە پێشکەش کرا لەژێ ناوی یاسای جەعفەریە. ئەو کاتە لە ناو خودی پەرلەمانوانە شاترازاتێکی زۆر بۆ شیانزانی لە نێو شەقامی کۆمەلگای عێراقیە قۆڵ ناکرێ بە هیچ جۆرێک بۆی ڕەت کرایەوە بە جۆرێ وا پاشەکشەی کرد بەڕاستی. بەڵام لەم ساڵانی لەم دوایانەشە دووبارە سەری هەڵدایەوە کاتێک کە لە بەهەرحاڵ خوێندنەوەی یەکەمی باڵێن کە بۆ کرا دەنگێکی ناڕزایەتی زۆر بەرز بووە جۆرێک فرایەوە دواوە. ئەو دەنگە ناڕزایەتیە کە ئەگەر کرێ لە دەرفتێکا قسەی دەکەین دەنگی خەڵکانێکی ناڕازی بوو بەجیالەوەی ئەگەر جەمعێک لە نێو خودی پەرلەمانی شا دژی ئەم شتەوە ستابێتنەوە و کاتە بە هەر دەلیلێک بێ خەڵکانێکی سێکولار بوو بنی هەرچیەک باڵێن. بەڵام ئەوەی کە ڕەتی ئەم شتەی کردەوە نامەقبولیەتی ناقوبوڵبوونی ئەمەوە لەلایەن خەڵکی ئازادی خواز کۆمەلگای پێشکەوتووی عێراقەوە ینی بەشی پێشکەوتووی کۆمەلگای عێراقەوە کە ئەم مەسەلەیە باتەوە بە سەدان ساڵ لەمەوبەر و ئەمە ڕەتکردنەوەی یاسایەکە کە هەر خودی ئەوەی کە پێوتری یاسای باری کەسێتی ساڵی 1950 خۆی خەڵک بەوەش رازی نییە کە لەنێوە یاسایە لانی کەم هەندێک پێوەری کۆمەلگای مەدەنیە هەندێک توانم بڵێم کەم و کورتیش بێ حقوقێکی مەدەنی هەیە کە بەڕسمی ناسراوە چ بۆ ژنۆک و دایک لە مەسلەی تەلاق بۆوانەوە بگرێت تاکو مەسلەی مناڵ و حەقی مناڵ وەرگرتن و ئەم شتانە و مەسلەی زەواجیش 18 ساڵ بووە ئیترمەوەکو پێوەریکی جیهانی و بە پێی یاسای عێراقیش فێڕەوی لێکراوە سا لە دەرەوەی یاساج کەسی پێشێری کردوێ ئەمەیان مەسلەیەکەوە چێتە قاڵبێکی ترەوە بۆی ئەم ترازەوای کرد بیباتە دواوە. بەڵام هەموو ئاگادارین کە بەداخەوە لەم دوایەنەیە بەپێی تەوافقی سیاسی هێزە قەومیە کوردیەکان هێزە سونیەکان و پاشماوەکانی بە جۆرە باڵین بەس و ئەوانە کە جۆری متەڕزی دەسەڵاتی شیعی و ئەوانن و ئەمانیش هاتن بۆی ینی ئەم باڵە شیعەیەش کە تەرحیم مەسەلەیان کردبوو هاتن بۆی کە تەوافقێکیان لەسەر ئینەکانیان کرد هاتن ئەمان بە پاکێجێکی سیاسایی هێناکەیەکیان ڕەتکردنەوەی و هەڵۆشانەوەی ئەو قوانینان ئەو قوانین و بڕیارانەی بەعسە بۆ داگیرکردنی زەویزاری خەڵکیشی کورزمان لەو شوێنانێکی پێوترێن ناوچە جێناکۆکەکان و ئەوانە و ئەمە بەپێی یاسا بگەڕن دێتەوە بۆ خەوانەکانیان کە تەواو ئەمە حەقێکی خۆیان و مەشروعیەکانە بەپێی سیاسەتی شوڤینیستی بەعسەمانە لێیان داگیر کراوە و بگەڕێتەوە بۆ خۆیان بەڵام تێکەڵکردنی لەگەڵ مەسەلەی تراوە بە تایبەتی لەگەڵ مەسەلەیەکی کۆنپەرستانی وەکو یاسایە ئەمە ئیتر بێزگیرەوەی کە تەوافقێکی سیاسی وتفاقاتێکی هێزانبی چکە نییە بە یاسای دووەمیشیان کە مەسلەیەوە بووکە بۆ خۆتان نزانن هەنێک لەجێ ناوی با بڵێن بەرهەڵستکار و ئەوانەیە کە پاشماوەکانی بە سوویان سەر بە سونەکانن لەبەرەوەی دژیە دەسەڵاتەوە تیاشیانەیە لە گەندەڵی و تێوەگلاون لە احتیلاس و پارەخۆری بچی تێوەگلاون ئەمانە شخصیاتی خۆیان تەنی گەورەی سونەکانی تایە بۆی ئەوانیش ئەم مەسلحەتیان بەوێم کەسانیان یعنی ئافواتی عام با بڵێن لێبوونی گشتیان بۆ دەربچێ ئەم یاسایەشیان خستبوونیەوە پاکێجەوە لەگەڵ یا کۆنەپەرستترین داڕزیترین یاسا کە یاسای ئەو شتەیە بە ناوی هەمواری یاسا کە بەڕاستی یاسایەک نییەوە ئەوە سیستمی بەکوی لەکردنی تەواوی کۆمەلگایەکە من دێ مەسەری ئەوە ئەمە بەشی سێمی پاکێجەکە بوو کە بەپێی ئەوە قانون و مەحاکمەکان دەستی مەلایەن و مەرجع ئاینیەکانی شیعی جەعفەری ئاوەڵاکە کە سنی ساڵی تەمەنی کەمترین تەمەن بۆ زەواج 9 ساڵانە ڕێگە پێدراوە کە مەلاکان نەتوانن بیکەن و لە چوارچێوەی جێکنەوە لەنێو ئەو باڵا شیعیەیە و حتا بەپێی مەبدەئێکی مەدرسەی سونیەکانیش با بڵێین
کە 15 ساڵە یعنی هەتاوی ئەوانیش دەست ئاوەڵاکە هەموو ئەو مەلا و ئەخوندانی ئەوانیش دەست ئاوەڵاکە کە ئەوانیش بتوانن بەپی ئەوە لە دەرەوەی محاکمەکانە لە تەمەنی 15 ساڵەوە شەریعەت و ڕسمیەت بێت کە هەردووچی هەر مناڵەوە ڕەتنەوەی ئەو سنە یاسایی مۆدێرنەیە کە لە دنیای 18 ساڵ بە ساڵێکی دیاریکراوی بۆ با بڵین بۆ هاوسەرگیری کراوە. خودی ئەوەی کە ئەم سێ یاسایە کراوەتە پاکێجێک نیشانەیەکی ڕۆشن لەسەرەوەی کە ئەم سێ لایەنە بە تەوافقێکی سیاسی بۆ بەڵانس ڕاگررتنی یەکتریان بۆ دەڕاگررتنی یەکتریان ئەم سێ کشتیان کردوتە نوێک پاکێجێک و دەنگیان پێداوە. ئی لە ڕاستی ئەمە گاڵتەجاریە بە خودی ئەو قوانینانی کە خۆیانیانە گاڵتەجاریە بۆ پەرلەمان و دەستوری کە خۆیانان خۆ هەندێک لە نێو پەرلەمانیشا دەنگێ لێ بەرز بوو بۆ کە ئەمە دەستوری نییە بەم شێوەی ناکرێوانە. ئێستا بە هەر حاڵەگەر خەڵکێکە زەوی و زاری داگیر کراوە خۆیەتی بۆی بگەڕێتەوە ئەمە مەسەلەیەکە بۆچی تێکەڵێکی بە نواندنی سەپاندنی جریمە و تاوان بەسەر مناڵی کۆمەلگایەکە کە ئەمە بەڕاستی فەزاعەتێکی زۆر گەورەیە. وە هەر خودی تەوافقەکە تەوافقێکی داڕزیوە تەوافقێکی نائینسانی و کۆنەپەرستانەیە کە تا سەر مۆخ هەرچی بەرژەوەندی ئەوانەی کەوا ئەیانەوێ بەحسا بڵین بێ تاوان و ئازاد بکرێن بە لێبوردنی نێودەوڵەت لێبوردنی گشتی با بڵین و ئەوانەی کە گویا زەویەکانیان بۆ بدرێتەوە ئەمە وەکو مافیەک هەر لە قەوسابی لەم تەماشاکەن لە مقابلی سنووی ژیانە لە مناڵانی کۆمەلگا لە مقابلی غەرقکردن و توونکردنی کۆمەلگا لە کۆنەپەرستیە. بۆی هەرچی بە پاساوی ئەوەش کە گوایە فەقی خەڵکە زەویەکانی بۆ بژێڕێتەوە دەنگی بە میاسەدا دابێ بێونێ کۆنەپەرستە و پەنجەکانی مۆر کردووە بۆ نواندنی تاوانکاری بەرامبەر بە مناڵی کۆمەلگای عێراقی. هەرچی بە بیانوو ئەوەی کە کەسەکانی لە زیندانە مەحکەمە بکرێن و ئازاد بکرێن و چی دەنگی دابێ بەمە هەر هەمان کۆنەپەرستی گرێتەوە و ئەوەی کە تەرحی کردووە بەدەستی ئەم قەس ئەیەوێ کۆمەلگای عێراقی بەرێتەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر کۆمەلگای عێراقی غەرقی تاوانکاری بکە خۆی ئەوەی بەمە رازی نین کە تا ئێستا هەیە پێی راپۆرتێک کە تاوان ئەو راپۆرتە ڕسمیانە لە نێوان دەم دەستگاکانی نەتەوەی گرتوەکان بۆ مافی ژنان مشکل لەم بابەتان و کە ئامادەکراوە چەندین ملیۆن مناڵ هەیە لە عێراقا کە تووشی ئەم حاڵەتە بووە لێ پێشووترە ئەوانی کە بەست تۆمار کراون کە ئەزانیت کە تۆزانیت لە تاو هەژاری و تەنگە تاوبوونی چەندین خێزان ڕەنگە مناڵەکانیان تەنان بە ئاخوند و بە شەخە گەورەکان فرۆشت بێ مانە هیچی لە زم نێوانەی حساب نکراوە هیچی لە نێو سوبحە عەشایرەکانە کراوە هیچی لە زم نێو ئێسایانە حساب نکراوە یعنی لەوە خراپتری لە بەسەریە بە ملیۆن و ملیۆن و نیو 2 ملیۆن مناڵ کە لە ئێستا لە ژیانی هاوسەرگیریان و بە عمری 34 و کراون بەدایک و خۆیان وەکو مناڵە بێت ڕعایەتیان بکرێت پێداویستیەکانی ژیانیان لە بەردەساوێت کراون بە بەرپرس لە بەخێوکردن و گەورەکردنی مناڵان بەڕاستی ئەم تاوانکاریە قانونیەتی پیا کردووە لە سەردەستی پەرلەمانتارە بە بڕوای من نابەڕێزەکانە چه ئەوانەی بووین باخلە ملن چه ئەوانەی کە لە چک بەسەر و عەمامە بەسەرەکانن بەو معنایە بەڕێز نین بەو معنایی کە هەمویان فەرچاویان لە هەم شتێکی تر پۆشیوە پەنجەیان مۆر کردو بۆ ئەم مەسەلەیە سبێنێ چییان بە کۆمەلگا سبێنێ چییان بە کەسوکاری خۆیان سبێنێ چییان بە دایک و باوکی و مناڵانەی کە بەتر دەلیلی بە ناچاریان لەگەڵ مناڵەکانیان لە چوارچێوەی یەکی لەو قانونە جەعفەری سونیانەیە زەواج پێ بکرێت مەگەر غەرقکردنی و کۆمەلگای لە کۆنەپەرستیە دژی ئازادی و ئازادی خوازی نییە کە یەقەی هەموو ئینسانی کردێتەوە. من ئەمێ لێرانەوە بم کە ئەم یاسایە خودی ئەم یاسایە قەباعەتەکەی لەوەیە کە تەنها تاوانێک نییە لە بنەم هەرچی ئەو فێزانانەی مناڵانە سەر بە خێزانەکەن ئەیانگرێتەوە گشت بە ئازادی خوازیە تۆ سبێنێ ناتوانانی ڕووی بەردەم دادگاکان بگریێ لێت خۆ بێت هۆڵێ فلانە مەرجعی شیعی ڕسمیەتی بە زەواجی ئەو مناڵانە داوە تەنانەت لەوانەیە زۆر تەبیعی بۆ کۆی کە بینیومانە لە بەداخەوە کە لوبنانی چێکە لە وڵاتانی زەواجی مناڵانی تیا بە هەمان شێوە پیادەکرا و بە جۆرە شەرعی و قانونیە بینیوانە تەنانەت ئیسلامی شیعیەکان مەراسیمی جەماعیان بۆ بەشودانی مناڵان ڕێکخستووە حەفلەی جەماعی ڕیزەکان کە بووکەکان هیچی لە ئەوەی پێتر بوو لە عمریان لە 10 ساڵ و 12 ساڵ زیاتر نییە و بە ڕیزی نەکەن و لەولاشەوە 15 لۆ زەنگەرە هێنن ڕیزیانەکەن و بە ناوی زاواوە وحشی بەریانێن گیانی ئەو مناڵانە ئەمە قانونێت و شەرعیەت پێیاکە
چ کۆنەپەرستیەکە ئەمە چ وحشیەتێکە قانونیەت و شەریعەت و تەنانەت شەریعەتی ئیلاهی بەیاکەبێن و کۆمەلگایە هەچ کەسێ دەنگی بە مەدامێ هەر کەسێ دەستی بەوە کردبێ هەچ کەسێ هەر ژنێکی نیو پەرلەمانە پەرلەمانتارانی کوردیەکە لەوێن سەر بەو حیزبانن ئەگەر لێرە بەدووە نەفرەت لەو حیزبانانەکە چوونەتە پای ئەو یاسایە و دەنگیان پێداوە ئەگەر پاسایی ئەوە بێنەوە لەبەرەوەی لەم لاوە بەستراوەتەوە بەوەی زەیبزەری خەڵکە ژێڕێتەوە بە بڕوای من کۆنەپەرستانەترین شتیان بەسەر کۆمەلگایە فەرز کردووە و هیچێکێ لەوانە ناتوانن ڕوویەکی سپی و نیشانی کۆمەلگا بدەن و نابێ بیاڵین بە ئاسانی لەی شوێنێکەوە دەمکەنەوە و لافی مافی خەڵک و خۆ هەڵواسین بە مافی ژنان و ئازادی خوازی چی لەر مەبەتەیە ببینێنە سەر لەم لێرە بەدووە کە 8 مارس بەڕێوە بزانن هەریکێ لەوانە بخۆیان و چاکت و پانتۆڵەکانیانەوە ئەو ژنەکانیان بە ناوی مدرنی دیفاع لە ژنانەوە چۆنیان دەمەکەنەوە لە مەسلەی 8 مارس قساکەن لەولاشەوە ئەوانەیەکی بوونەوەنی کە بە ئینزای ئەوانە یاسای ڕسمیەتی پێیا کردووە شەرم نایەنگرێ ئەوانە دوای سبەینە بازی هەر مەسەلی کیلۆ بابەتە بکەن بەڕاستی ئەوەی کە ئەمەی کردوتنی ئەو پاکێز و هەر هەمیان تیا شەریکن پەرلەمانتارە کوردەکان ئەوانی کە دەنگیان پێداوە ئەگەر تیان هەبێ و کەس نازانێت ئەگەر تاکوتەرەتیانە هەبێ دەنگی نەدابێ ئەگەر تایەتی باجەری جەرائەت کە بیە بە هەموو میدیاکان و بڵمنتیانی ئەگینا هەر هەمیان شەریکن لە تاوانێکی قوڵی گەورەی ئیجتیماعیەک بەرامبەر بۆ کۆمەلگایە سازاوە کە لە دنیا دەن لە بەرامبەری بەرز بۆتەوە نەتەنها لە کۆمەلگای عێراقی کوردستانیە بەڕوا منەوە تاوانکاریکی بێپەردەیە بردنە دواوی کۆمەلگایە ڕازیکردنی دەسەڵاتی کۆنەپەرستانی مەلاکانی ئێرانە کە بڵێن هەمان یاسا و دەستور لەلای ئێمەشا پیادا ئەبێ بووە یانەوە بڵێن بەڵێ قەوانین عادەت بەهای کۆمەڵایەتی هیچ پولێک نایێنێ لە چاو ئەوەی کە ئێمە کلێکدارێتی بۆ دەسەڵات و بۆ ئایدۆلۆژیە بۆ سەرخانە فیکری و یاسایی و قەزاییەکانی ئێوە با بڵێن دابنەوێنین ئەمە پەیامی پشتی ئەمەوە ئەم پاکێجە بەڕاستی بە تەواوی نەک خۆی کۆنەپەرستانەیە لەوە دەرچووە تاوانکارانەیە و هەر کەسێ بیەوێ لە دژی تاوان بۆستێتەوە بە هەمان دەرەجەکە لە دژی تاوانی ئەدام کە تاوانی قەتڵهەمدی دەوڵەتیە بەرامبەر بە کۆمەلگا ئەنجامەدرێ ئەبێ بەرامبەر بۆش بوەستینەوە بە شێوازی جۆراوجۆر هەر کەسەتۆنی لە ڕێگەی خۆی بەڵام ناڕەزاتی لە بەرامبەر ئەم یاسایەدا یەکجار زۆر بوو هەر لە ناو عێراق و هەم لە تاوەکو ئێستاش بۆ نمونە لە چەند وێبسایتە ئیمزا کۆ دەکرێتەوە و لە یەکێک لەوانەدا نزیک 600,000 ئیمزا تا ئێستا کۆکراوەتەوە و بەردەوامیشە ئەم ناڕەزایەتیە فراوانە هەم لە عێراق و لە نێو خەڵکیدا و هەتاوەکو دەرەوەی وڵاتیش چی ئەگەێنێت خۆی بن لە بیدایەتە بە جۆرێک گوتم ئەزانی ئەم هیچ کەسێ بەڕاستی ئەگەر کەسێک یەک تۆز زەڕەیەک بە شوێن پاراستنی بە هامرۆییەکانەوە بێ ناتوانێت قوبوڵی بکە ناتوانێت قوبوڵی بکەم مناڵ ڕاپێکی هاوسەرگیری بکرێت یعنی ئەمە هەتاوەکو ئەوە نییە کە تۆ بۆ نمونە ئێم بینیمانە بە پێی ترادیشن و عادەت و عرفی هەندێک عایلی کۆن ئەوانە خەڵکێک هەبوو ئەگەر عمری 1920 بوو بێ زۆری لێکراوە هاوسەرگیری بکە کوڕیە کچۆ بە تایبەتی کچان خەڵکمان بینیوە بۆی ڕێکخراوە لە نێو وەسەتیە بۆی پیاکەی فڵان کوڕە خاڵ و چی ئەمانشمان بینیوە کە ئەمە فشارێکە بۆ کەسەکە کە نایڵێ پەیرەیادی ئازادی بکە بەڵام ئەمە لەوە ناچێ ئەمە ئەوە نییە ئەمە تۆ کەسێک دێنی مناڵە ئەبێ ژیانی مناڵی بکە ئەبێ مەشغوڵی یاریەکانی بێ هەر بەڕاستی ئەو کاریکاتێرانی لەسەر ئەم شتە دروستە کرێکە مەلایەک بەشکڵێکی ناشرین و چۆنەڕیشی ئایەتوڵاییەوە مناڵێک هێشتا بووگەگەی بەدەست ئاوا بدێ خۆیان ڕای کێشێت ئەمە تەعبیرێکی واقعیە لەوە هاوان کێزەونیەکەی لەوەیە بۆیە خەڵک ناتوانێت تحملی ناکە ینی قوڵ بێنێتە پێش چای ئەم کۆمەلگایە دەسەڵاتێک کە دانیشتووە بە ناوی تەشریع و دەسەڵات و یاسادانانەوە ڕسمیەتەدا بەوەی کە تۆ مناڵ لە کۆڵان بێنیتەوە مناڵ لە مەکتەب دەربێنیت مناڵ ئەوە لێ بکرێلاوە بیخیتە بەردەم ئینسانێکی گەورە وەکتە ڕەندە بێتە گیانی چی توانێت تاوانی وا بە ئاسانی تحمل بکە بۆیە ناڕزایەتی فراوان لە کۆمەلگای عێراق بۆ بینیمان لە شقامەکانی بەغا خۆپیشاندانمان بینی لە شارەکانی تر بینیمان لە کوردستانە بینیمان ئەو شتێکە دروست بوو بە ناوی هاوپەیمانی 1970 ئەمانە هەمووی ئێعتراز بوو لە دژیەوە
لە یادداشتنامە لە ناڕزایەتی دەربڕین لە خۆپشاندان لە ئیمزا کۆکردنەوە لە یادداشتان بە نەتەوە یەکگرتوەکان و پەرلەمانی ئەوروپی هەموو ئەمانە سەرنجام وەکووتم لە بیدایەتەوە کە هێنان جۆرە ڕێگەی پێگیرە چکەم اعتراضە واقعیش لە ناو خەڵکا هەبوو بەڵام لە بروی خۆیان لەولاوە ئەو سێلانە تەوافقیان کردبوو جویان نەدا بەوانە تەنان لەنێو ئەو ئەحزابانەیە کە پێشتر خۆی بەم هاوپەیمانی 1970 هەڵواسی بوو سەر بە خۆی چاکە خۆی ئەناسێتەوە لە نێو قسانی منە خۆی بۆ هەڵواسی بوو گوای ئێوان قوبوڵی ناکەنم یاساین ببێ بە خۆی چێ بۆ لەوانە کە چون دەنگیان پێداوە بۆیە ئەم اعتراضە لە جێی خۆی ئەگەر ئەو تەوافقە سیاسیانەوە بە جۆرە فەرز نابوو بەسەرم کۆمەڵگای ئەمە لەلایەکەوە زەین چۆنە با من خۆم لە ئێم خۆمان کارمان لەسەر کردووە لە دەرەوە لە دەروی وڵاتە ئەم مەسلەیەمان بە زۆر کەسایەتی جیهانی ئەوانە گەیاندووە من بە ریزن پێدەنگیان بەرز کردوەوە لە جەریدەکانی ئەمریکاوە لەسەری نووسراوە من ئەوانەی حکوومەتی و ئەوانە ناڵێم یاوانی لایەنی لە تەرەفی سوڵتە و دەسەڵات و ناڵم خەڵکی ئازادی خواز و ئەوانە خەڵکێک کە لە دژیە مەسەلان ڕاوەسن لەسەریان نووسیوە بە ئینگلیزی لە شتیان لەسەر بڵاو کردوێتەوە بێژگە لە وەک تۆ تێدا هەر ئەو لیستە نزیک بە 600,000 کەس تا ئێستا ئیمزای کردووە لە چەندین لیستی تریش هەیە سەدان کەس کردوێتی لەولاوە ئەمە معنایەکی هەیە کە ئەم خەڵکە ئاسان مل نادا بەمە مل نایە بەمەوە ئامادەی کارێکی تریشە لەو پەیوەندەوە با بش بێ بە یاسا خۆیم لە کاتی بەعسا یاسا هەبوو خەڵک پێشێریە کرد خەڵک گوێی بۆ ناگرێت خەڵک بە یاسایی بەڕێوەبوونی ژیانی خۆی نەئەزانی ئەوە ئەگەر بێ دێ مەسەرەوە کە ئەبێ خەڵک بەرامبەر بەم مەسەلەیە چی بکات چۆن قسەیان بکات بەڕاستی ئەم اعتراضاتانە لە دەرەوەی ئێمە خۆمان وەکو حیزبی کۆمیست کرێکاری کوردستان کاری لەسەرەکەین بێدەنگ نابین ئەوە تا بینین هاوڕێیانمان لە بەردەم سەفارەتەکانی عێراق لە لەندەن خۆپشاندانەکەی ئەوە تا بینی لە هاوڕێیانمان لە کەنەدا ماوەی پێش و خۆپشاندانیان کرد ئەبینی لە وڵاتەکانی ترا ئەبینین ئێمە یادداشتەکانمانێنگینە نێو دام دەستگاکان خۆشخەیاڵیەکمان نییە بەوەی کە ئەمانە لە پێناوی مەسلحەتی بازرگانی و ئابووری و مەسلحەتی سیاسی و ڕابطی دیپلۆماسی و ئەوانەیانە ئەو شتێک خۆیان کەنە قوربانی لە پێناو خواستیشی ئێمەیە بەڵام شارهێنان بۆ ئەوانە بۆ دەرکەوتنی سەرانی ئەم دەوڵەتانە لە دەرەوە کە بکەوێتە بەرامبەر نفرەت و ناڕزایەتی و تەماتە باران و هێرکە باران کردنیانەوە ئەمە ئەتوانێ وایان لێ بکات دەستیان شێبکە ڕایان گرن نەتوانن بەڵاسانی بیکەنە نۆرمێکی باوریکەن عادەت و عورف و ترادیشنێکی بەیەوم کۆمەلگای گوایە ئەمە کراسێکی جوان و دووریانەوە بە باڵایەم کۆمەلگای ببڕێت ئەبێ نێهێڵین ئەم شتە بێ ئەم اعترازی کە هەیە و ئێمەش بەشێکی دی و کۆمونیستەکان و خەڵکانێکی زۆری ئازادی خوازۆ ئەوانە هەن خەڵکانێکی لایەنگر لە مافەکانی مناڵ هەن پیان قوڵ پیان تحمل ناکرێ لە پای ئەم کارانەیە هەنوە ئەم بەشە ئێوشتانی تۆ باسە کە بەشێکن لە جوڵەیەک بەشێکن لە ناڕزایەتیە جوڵانوەیەکی ناڕزایەتی کە بەرامبەر ئەو مەسەلەیە دەستی پێکردووە لە یادداشتانەوە بگرێ هەتا کودامی دەستگاکان وەکوتم هەتا یەخەگرتن و بەرگرتنین بەرپرسانێکی ئەو دەسەڵات و پەرلەمانەکە لە دەرەوە وڵاتیانەوێت دەرکەون و لافی کۆمەلگای کراوە شتی لەم بابەتانە لێ بدەن ئەگەر چی لە قسەکانی پێشووتردا بڕێک ئاماژەتدا بە مانای ناوەڕۆکی ئەم یاسایە بەڵام ئەوەی کە ئێستا هەرچۆنێ بە لە پەرلەمانە تێپەڕێنرا و واژۆی لەسەرکرا بەکردەوە ئەتوانێت چی کاریگەرێک لەسەر کۆمەڵگە دابنێت و چی شتێک ئەگۆڕێ لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکیدا خۆی ئەم یاسایە پێش هەر شتێک یاساییکردنی تاوانکاری بەرامبەر بەم ناڵان ئەمە ئیتر یاسایی بۆ تۆ بەڵام ئەوەکە چەندێک فەرزە بێ بەسەر مجتەماع و ئەبێتە نۆرمێک شتێکی بابینە ئەو کۆمەلگای و کاری پێکرێ مربوطی بە ڕاوستانەوەی خەڵکە پەیوەندی بە ڕاوستانەوەی خەڵکە بەرامبەری بەڕاست ئەو شتێک کە ئەڵێن خەڵکێک ناڕزایەتی بەرامبەری هەیە قوبوڵی ناکات چیەکە لێرە بەدۆ چۆن بەرامبەر ئەم مەسەلەی ڕفتارەکە ئەگەر نا ئەوان یاساکەیان دەرکردووە یاساکە پێش یاساکەش وەکوتم بە پێی یاسای خۆیان نزیک بە 2 میلیۆن کەچ هەیە کە یعنی خواردتەمەنی قەیمونیکە هەفسە گیری پێکراوە بەڵام ئەمە ئەگەر پیادە بکرێت زیاد هەکەوە قۆتەبندادگاکانە وەختە نەتوانی خان بنەوەی ماشتێکی نایاساییمان نەکردووە بەڵام ئەگەر خەڵک لە بەرامبەری بوەستێتەوە توانی پێشی پێ بگرێت ئەگەر نا سەر و کۆمارێک دانیشتووە ئاخر تۆ وەکو کارتۆنێک دانراوی بەدەیە ئەوە شتێک بێ نەبێت ڕەمزی دی ئیمزای چێکەی تۆ ئەکرا ئەگەر یەک زەرە
شرافەتی ئەوەتیا وە کە مناڵ نابێت زەواجی پێ بکرێ وە بڕای منە بۆ ئیمزای نەکردایە بەڵام خۆی بەشێکە لەو یاری پیس و گڵاوە بەشێکە لەو لایەنی کە چوتە نێو ئەو تەوافق سیاسیەوە کە ئەو پاکێجەی ئیمزا کردووە بۆیە بەهەرحاڵ هیچ جۆرە تەوەقوعێکیەوەی کە تەنانەت ئەو دەسەڵاتە ڕەمزیەشی کە ڕەتی بکاتەوە و بینێرێتەوە پیادەی بکە تەوەقوعێکی لەو بابەتە لە ئارانیە سەرنجام ئەوانیانەوێ بەڵام ڕەنگە لە ئێستا گەرما و گەرم یەکسەر ئاوانە بێ بیکەنە چۆن بە معنای بیکەنە حەملەیەک و یەکسەر شتێکی لەو بابەتانە بکەن بەڵام بۆ ئەوەی کە پاشەکشەیەکی معنەوی گەورە بە کۆمەڵگا بکەن لە درەنگیان زووە ئەوانە چۆنەڵی ئاسەوارە کارە سەربارەکانی دەرەکەوێ و بینی برێشە و وەکو لە نمونەکەی پێشوشاوتم یعنی زۆر قابلیەوەیە بەداخەوە مەراسمی جەماعی بە شودانی کچانی مناڵ بێنە سەر شاشەکان بە شانازیەوە بڵێن ئەمە بەشێکە لە کولتوری لایەنێکی بەشیکی و خەڵکە بەڵام ئەمە شتێکی قەزەونەوە جێگەی قوبوڵ نییە من ئەگەر دەرفەت بێ لێرامەوە بڵێم خەڵک چیە توانێت بکە لە بەرامبەرە مەسەلەیە خەڵکە بێ ناڕزایەتیە کە دەرمان بڕی و دەستمان داوەت هەیە بێ درێژەی پێ بدەین بەڕاستی شتێک هەیە کە پێ وترێ نافەرمانی یعنی ئیسیان لە بەرامبەرە یاسایە بێ بگیرێتە بەر یعنی تۆ ئێوە بەوە رازی نین کۆمەلگاتان قەرقی کۆنەپەرستی کردووە ئێوە رازی نین بەوەی کە هەمووتان لە ساڵانی پێشووە باڵێک لە باڵەکانی سونی و باڵێک لە باڵەکانی شیعیەوە و هەرێک بە دەرەجاتێکی خۆی لە تەدمیرکردنی و کۆمەلگای عێراق و لە تەقینەوەکان و لە کوشت و کوشتارەکان و لە تیرۆرەکان و لە خۆڵواسین بە سیاسەتە کۆنەپەرستانەکانی ئەمریکا و وڵاتانی غەربیە و لە مەشغوڵکردنی کۆمەلگا بە شەڕی داعش و درۆ دەرەسەوەی کە پاڵەوانی دژی داعشکەون و هەموو ئەمانەتان پێ کافی نەبوو هەرچی سەوێت و کۆمەلگایە بردووتانە دزیوتانە ئەمەنە بەڵقی گەورە گەورەدا ناچارن خواتان هەنێ کەس بن بە دادگاکان بە ناوی اختیلاس یعنی پارەخۆری و ڕۆژۆخۆری و گەندەڵی چیەوە ئەمانەتان پێکەم بوو کۆمەلگای تیان و قۆمکەن لەبێ مافیە ماڵتانە سەرەوەی کە تاوانی گەورەی بە شودانی مناڵان دابڕێنن کۆمەلگایان نابێت جگەی قوڵ بێ بجوان بۆ نەگیرێ یەک شت کە لە قسەی مامەسایانێکی ناڕازی لە مەخیرانەیە بەڕاستی جێگەی سەرنج بووە زۆر جێگەی خۆشیێتی وژەوەیە کاڵێ ئەوان گوێ بۆ ژیانی ئێمە ناگرن ئەوان ژیانی ئێمە تەمین ناکەن ئەویان ماشمان نایێنێ ئێمەش هەرچی یاسای لەوانە بێت پێشۆجی بەجێ ناکەین خەڵکە توانێ وا بکە خەڵکە توانێ هەر چ شتێک لەو پەرلەمانە کۆنەپەرستەوە کە زەواجی مناڵانی بەڕەسمی داناوە بێتە پێشەوە ڕەتی بکاتەوە ئەگەر لە نێو کۆمەلگا لە نێو شارەکانە لە بەغا لە شارەکانی ترە لە شارەکانی کوردستانە نافەرمانی بەرامبەر بەم جۆرەشتانە بکرێ ڕێگای گیری بەوەی کە جێبەجێ بکرێ بەڵام لێرە جێخۆیەتی بەڕاستی باوکان و دایکانیش ئەگەر چی ژیان و قورسایی ژیان نوقمی کردوون لە بێ مافی برسێتیە بەڵام باوەڕتان بێ بزانن ئەمە ڕێک لە مقابلی کڕینی کچە مناڵەکانتانایە وە نابێ مەسەلەیە تەنان لەباری کۆمەڵایەتی و تێپەڕێ ئەوەی لەسەر کۆمەڵ ڕێکخراوەکان پێویستە ئەوەی لەسەر کۆمەلگا پێویستە ئەوەی لەسەر ئێمە پێویستە لەم بارانە شۆ هوشیاری زیاتر بدەین و ئەم نافەرمانی کۆمەڵایەتی بکەینەوە بۆی ئەسیانێکی گەورەی جەماوەری لە دژی ئەم مەسەلەیە ببێ من وەنەمێ ناوێت لە کاتی بەحسانێمە بە تایبەتی لە شارەکانی کوردستان و شارەکانی وەسەت و جنوب خەڵکی ناڕازی و نەیاری دژی با بڵێن نەیاری ڕژێمی بەعز بوون نافەرمانی زۆرمانە بینی ئێمە بۆ خۆمان زانکۆ بوون لە ئێمە قوتابی بوون لە زانکۆی مووسڵ چەندین کەسی ناسری و بەغا و ئەمانەمان تیا هەبوو شەقیان لە چوون بۆ تدریبی عسکەری و هەموو شتێک هەڵدایان و هەرچی ئەم قسی بڵێ منەیەکەین ئامادەین بڕۆین ڕوون بۆ هۆڕەکانمان لێ گوشتەکەی نەچینەوەگەنەوە یعنی خەڵک توانێ خەڵک ناتوانێت هەرەوە ئاسان تمولی تاوانکاری کۆمەلگایە بکە من پێم وایە ماتوانێت جوڵانەوەیکی نافەرمانی کۆمەڵایەتی و ئەرکی ئێمەشە لە پێشیەوە بۆستی نەروەکەمیشە وەسایونی بتوانین پێشەنگی بین بۆی نێڵینە یاسایە لەباری کۆمەڵایەتی و جێگە بگرێەوە چۆن بێڵین تاتبیقم بکرێت جەمال محسین لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوو سپاس بۆ ئێوە و ماندوو نەبێت زۆر سپاسیش بۆ بینەرە عزیزان وچانێک و پاشان سەبارەت بە پلانی ترامپ لە غەزە
بەردەوام دەبێت لاگەڵمان بمێنەوە. بیدەرانی عزیز دو بڕگەم ڕۆمان تایبەتە بە قسە و باز لەسەر قسەکانی ترامپ بوو ئەوەی کە ئەمە بە عملی چی ئەگەێنێت ئەگەر هاتوو غەزە چۆڵ بکرێت و بکرێتە ڕیڤێرای خۆرهەڵاتی ناوەڕاست دواتە شوێنێک بۆ گەشتیاری میلیۆنێرەکان و سەرمایهدارانی جیهان. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ سەردار عەبدوڵڵا حەمە. سەردار عەبدوڵڵا حەمە ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە سڵاو ڕێزیشم بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی. دۆناڵد ترامپ لە ماوەی ڕابردووە پێشنیاری ئەوەی کردو بەرنامەی ئەوەی داناوە کە غەزە دوایەوەی کە 15 مانگە شەڕی تێدا ئەنجام درراوە جەنگی قورس بردومان کراوە خاپور کراوە دەیان هەزار کەسی گیانی لەدەست داوە پلانی ئەوەی هەیە بیکاتە شوێنێکی گەشتیاری بۆ سەرمایهدارانی جیهان و ئەو 2 ملیۆن دانیشتۆش یان بچن بۆ ئەردەن یان بۆ میسر. پێش ئەوەی کە بینە سەرەوەی کە ئەمە چەنێ بەجددی وەربگیری و بە عملی چی ئەگەێنێت بۆچی لە ئەمریکایە یەکێک لە زلهێزەکانی جیهان کەسێکی وەک دۆناڵد ترامپ دەکاتە سەرۆک کۆمار و دەیان ملیۆن دەنگ ئەهێنێت ئایا بەڕاستی لە ئەمریکایە کەسێکی گونجاوتر لە ترامپ نەبوو دەست نەدەکەوت ببێتە سەر کۆمار؟ بەڵێ ئەبێ ئێشارە بەوە بکەین کە ئەمریکا لە چ وەزعێکا بوو ئەو کاتێک کە ترامپ کاندید بوو بە دەنگی هێنا. ئەمریکا لە ئەزمەیەکی قوڵی بەرفراوانی اقتصادی و سیاسیە بوو. ئەمریکا لە جیهاندا مەسەلەن هەژمونی کەم بۆتەوە بە بوونی فرە قوتبیەوە. ئەمانە مەسەلەن بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە باڵی ڕاسیزم لە ئەمریکا بە قووەت بێت بۆ ئەوەی کە بەحساب ئەمریکا بگەنرێتەوە ئاسی ئەو کاتێک کە دوای جیهانی دوو قوتبی و هەژمونی پیا کردبوو لە دنیا دیسان بگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی ئەو کاتەی ئەزمەکانی مەسەلەن ناوخۆ زیاتر مەسلەی گرانی و بێکاری و وەزعێتێکی مەسەلەن زۆربوونی باج لەسەر کۆمەڵگای ئەمریکی ئەوانە یەکێک لەو هۆکارانە بوو کە ئەمان وا پروپاگاندیانە کرد بڵێن باڵی ڕاست و ترامپ خۆی کە ئەمە هۆکارەکەی پەنابەرانە بە قاچاق دێنە ئەمریکاوە. ئەمریکا تاوانەکانی کە لە ناو ئەمریکا ڕوو ئەدەن هۆکارەکەی بوونی ئەو پەنابەرانەیە کە بە قاچاق هاتوونەتە ناو ئەمریکا و لە کاتێکا کە ئەمە هیچ بنەمایەکی نییە چونکە هەموو تاوان و هەموو ئەو کردوانەی کە نائینسانین کراون کەسانێک زۆربەی کەسانێک بوون کە لە دایکبووی ئەمریکا و کە باوکو و باپیریان لە ئەمریکاشا لە دایک بوون منمونە مەسەرەن پەلاماری قوتابخانەکان کەسی سپی پێست و لە دایکبووی ئەمریکا ئەم کارانەی کردووە. بەڵام ترامپ دەیەوێت بڵێت کە ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ پەنابەرانی قاچاق و ئەم باڵە ڕاستەی مەسەرەن بە قووەت کرد لە ناو ئەمریکا و مەسلەیەکی تر مەسلەی ڕەگەز گۆڕین لە ئەمریکا کە وەکو وڵاتانی ئەوروپا تیا مەسەن خەڵک ئازاد بوو کە چ جۆرە ژیانێکی بۆ خۆی بوێت بە ڕەگەزی نێریامێ. ئەمە وای لێ کرد کە مەسەن دینەکانی وەکو مەسیحیەت و بەتایبەتی ئەو لایەنی کە ترامپ خۆی دیفاعیلیەکە و هەروەها جوولەکەش تەنانە جوولەکە و ئیسلامەکانیش هاتنە پشتی بۆ دەنگیان پێدا. ئەمە بووە هۆی ئەوەی کە ترامپ کاندید بێت و هەڵبژێڕێت. مەسلەی ئەوەی کە غەزە دەیە بکاتە شوێنێکی گەشتیاری بۆ ملیۆنەران و سەرمایهداران پێشێککە بێنە سەر بابەتی غەزەیە ئەمە بزانم کە چەندێک ئەکری ئەم قسانەی ترامپ بە جددی وەربگیرێت چونکە لە زۆر شوێنە وەکو کەسێکی سەر لێشێوە و یعنی کە ناکرێ قسەکانی بەهەند وەربگیرێ بەڵام ئەکرێ بەڕاستی بە جددی وەربگیرێت ناکرێ بە جددی وەربگیرێت چونکە ترامپ زۆر تەناقوز لە قسەکانیان هەیە مەسەڵەن شتێک گەڵێت کە خۆشی نەفی ئەوە کات و بە نمونە مەسەلەی ئەوەی کە ئەڵێ ئێمە لە پێناو بەقوتکردنی دیموکراسیە ئەوواکەن لە کاتێکا بنەماکانی دیموکراسی ئەڵێ هەر کەس مافی ژیانی هەیە لە هەر شوێنێک بژیت لە هەر شوێنێک بێوێ بژیت
ئەمە پێچەوانەی ئەو بنەما دیموکراسیانە و مافی مرۆڤانەیە کە خۆیان ئیدعایەکەن لەبەرەوە ئەمە شتێکە مەسەلەن کە تەناقۆزی تیابێت ئیمکانی سەرکەوتنی تیان نابینجێت زۆر جار مەسەر شتی وتووە شتەکانیشی نەگەنراوەتە جێک حتا لە دەوری پێشووە مەسەلەن زۆر لەم جۆرە قسانەی ئەکرد بەڵام هیچی نەگەشت بە ئەو ئامانجەی کە خۆی دەویست بۆیە مەسەلەن ئەمە جۆرێکە لە وەکو خۆ دەڵێ شڵەژاوی و یان بڵێن خۆنواندنە زیاتر کە ئەوێت مەسەرم پیشان بەت کە کەسێکی جیاوازترە لە سەرکردەکانی تری ئەمریکا و لە سەرۆکەکانی پێشووتری ئەمریکا بەڵام ئەگەر هاتوو بەڕاستی ئەم پلانە چۆیە قاڵبی جێبەجێکردنەوە ئەمە بەکردەوە چی ئەگەێنێت ئەکرێت چۆنی پێناسەی ئەم پرۆژەیە بکرێت غەزە چۆڵ بکرێت و بکرێتە جێگەیەکی گەشتیاری ئەمە فاشیزمە جۆرەکە لەو فاشیزمی کە کاتی خۆی هیتلەر بۆ داگیرکردنی وڵاتان هەیبوو کە لە کاتێکە کە ئەمریکا وەکوت هیتلەر ئەبێتە پاوان خواست ترامپ ئەبێتە وەک هیتلەرێکی کە پاوان خواست بوو کە شەڕی جیهانی دووهەم بەهۆی ئەوەوە هەڵگیرساکە هیتلەر دەیویست وڵاتانی تری ئەوروپا و تەنانەت جیهانیش بخاتە ژێڕکێفی خۆی و ئەڵمانیا لە سەروی هەموو جیهانەوە بێت ئێستا ترامپیش بە هەمان شێوە ئەوێت هەمان کردەوەکان و هەمان ڕەفتارە فاشیەکانی هیتلەر دووبارە بکاتەوە بەڵام ئەم بە جۆرەی تر نەک بە ڕێگەی ئەسکەری بە ڕێگەیەکی اقتصادی ئەوێت داگیرکاری بکات و دەیەوێت پاوانخوازی بکات و شوێنەکانی تری جیهان وڵاتانی تری جیهان شارەکانی تری خاتە ژێر ڕکێفی ئەمریکاەوە تەنها بۆ غەزە نییە مەسەن بۆ نیوفلاندا بۆ کەنەدایە بۆ وڵاتانی ئەمریکای لاتینە بۆ جززیرەکانی دەوروبەری ئەمریکای لاتین و ئەوانەیە یعنی ئەمە ئەینێکی پاوانخوازیە کە یەکسانە بە هەمان سیاستێک کە هیتلەر هەیە بۆ ئایا هیتلەر چەندێک سەرکەوتنی بەدەستێنا پێم وابێت ترامپی شەرەوەندە سەرکەوتن بەدەستێنێ یەکێکی تر لە ئامانجەکانی ترامپ پشتیوانەیەکی زیاتر و بەهێزترە بۆ ئیسرائیل و ئەمەشی بەکردەوە نیشان داوە ئەمان لێرە چی ئەگەێنە لە کاتێکدا ئیسرائیل بەردەوام جێگەیەک بۆ ئەمریکا جێ ئەتیبار بووە پشتیوانی کراوە بەڵام ترامپ ئەوێ واوەتریش بڕوات بەڵێ هۆی ئەوەی کە ئیسرائیلێکی فاشیست حکوومەتێکی فاشستی وەکو ئیسرائیل توانیوێتی ئەو ڕەفتارە فاشیانە ئەنجام بات بەرامبەر بە غەزە کە ئەو هەموو کوشتارەی تیا کردو و قەتڵ و عامەی کردە هۆکاری سەرەکیەکەی ئەمریکا بوو خۆی ئەو کارت بە ئیسرائیل ناکرێ بە تەنها هێزی کۆک و ئەمریکای لە پشت نەوێ ناکرێت و ئێستاش دووبارەکردنەوەی ئامەی کە ئێستا بۆ غەزە نیشانیەدات هەر ئەمان کارێکە کە گوایە دەوێت بۆ ئیسرائیلی بکات و پشتیوانێکی تری ئیسرائیل ئەکات بە شێوەیەکی فراوانتر کە گوایە مەسەلەن ترامپ دەیەوێت ئاشتی دروستکار لە منتیقەکە بەحسا بەڵام بۆ خۆی لەسەر حسابی ئاوارەبوون و ژیان لە دەستدانی کۆمەڵانی خەڵک کە زیاتر لە 2 ملیۆن کەس دەبێت لەسەر حسابی ئەوانە دەیەوێت ئەم کارە بکات کە ئەمە لە هەمان کاتە ئیسرائیلیشی پێ بە قووەتە بێت و لە هەمان کاتە کە خۆشی هەژمونێکی باشتر بەسەر شەرقی ئەوسەط و جیهاندا ئەسەپێنێت ئایندەی غەزە چی لێت لە سایەی ترامپەوە ئەوەک باسمان کرد 15 مانگ زیاتر بردومان و هێرشی ئیسرائیل و ئەوەی کە بە جینۆسایدیش ناودەبرێت لە غەزە ڕوویداوە ئێستا ئاگربەستە بۆ ماوەیەک بەڵام ئایندەی غەزە چی لێت بە بڕوای من ئایندەی غەزە ئەوەستە سەر ئەوەی کە هێزی جیهانی بڵێن هێزی ملیۆنی جیهانی چەندێک دێتە مەیدان لە بەرامبەر سیاسەتە فاشیستەکانی ئەمریکا و ئیسرائیلدا لە بەرامبەر غەزەدا چەندێک بە ئەم هێزە بە قووەتر بێتە مەیدان و دفاع لە خەڵکی بێگوناه و بێسەرپەنا و بێخانەولانەی غەزە بکات ئەوەندە دەتوانن کە سیاسەتەکان و پلانەکانی ترامپ و ئیسرائیلی شەڵ بۆشێنەوە بەو ئامانجە نەگەن کە دەیانەوێت لەبەرەوەی کە ئێستا بە بڕای من تەنها
کۆمەڵانی ملیۆنی خەڵکی ئازادی خواز نییە کە لە بەرامبەر ئەم سیاست و پلانەیە ترامپ ڕاوەستێت بە بڕای من نەیارەکانی ئەمریکاش ئەمایان پێ قبول نییە و ناتوان قبولی کرد هەر لەسەر بنەما مادیەکانی مافی مرۆڤ و جاودانی گردوونی مافی مرۆڤ و لەسەر بنەما دیموکراسیەکەی خۆیان ئەمە تەناقوزێکی گەورەیە کە خەڵکێک لەو شوێنە هەڵکردێت و بدرێت بە وڵاتانێکی تر و ببێتە جێگەی گەشت و گوزارێکی ملیۆنەرەکان و سەرمایه‌دارەکانی جیهان ئەمە ممکن نییە بە بڕای من و بەرەنگاریەک و بە هەڵسکارێکی زۆری لە بەرامبەرە ئەبێت لەلایەن کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و ئینسان دۆست و هەروەها لەلایەن نارەکانی ئەمریکاشەوە. وەک دوا پرسیار بەڵام هاوکات هاتنە سەر کاری ترامپ بەرەی ڕاستی کۆمەڵگە و بەرەی توندی ئەوەی کە ئیتە تەنانەت بە ڕاسیزم و بە فاشیزمیش ناودەبرێن ئیحساسی بەهێزبوونەکەن ئیحساسی گەشەکردنەکەن ئیحساسی واکەن پشتیوانیەکی قایم ئێستا لە پشتیاندایە ئەم ڕەوتە چەندێک ئەکرێت مەترسی دروستکات بۆ سەر تەواوی جیهان. ڕاستیەکەی وایە لەوانەیە لەم سەردەما بۆ ماوەیەک ڕوتی ڕاسیزم بەهێز بێت چ لە ئەوروپا و چ لە ئەمریکا و وڵاتانی تریشە تەنانەت ئەمریکا دەیەوێت هەرچی هێزی کۆنەپەرست و ڕاستی وڵاتانی شەرقی ئەوسەتیش بەلای خۆیان ڕاکێشێت هەموو نەک تەنها بڵێن ئەمریکا لە ئەمریکا و لە ئەوروپاشا دەیەوێت بنمونە مەسەلەن دوێنێ جێدی ڤانسە ئەوەی جێگری سەرۆکی ترامپ جێگری سەرۆکی ئەمریکا جێگرەکەی ترامپ لە کۆبوونەوەی ئاسایش لە میونخ ئەوەی وتە کە ئەبێ ئەوروپا هەمووی ببێتە خاوەن کەلتورێکی هاوبەش لە بەرامبەر مەسلەی پەرابەرانە واتە ئەمریکا دەیەوێت هژمونی خۆی هژمونی ڕاستڕەوانی خۆی بەسەر ئەوروپا لە پێشە زاڵ بکات و حیزبە ڕاستڕەوەکانی ئەڵمانیا و ئەوروپا ئەوانە ڕاکێشێ بەلای خۆیان و هەوڵ ئەدات کە ئەمانە بێنە سەرکار بەڵام ئەمە بە بڕای من بێ کۆسب نابێت هێزی ئازادی خواز و چپ و کۆمەنیستەکان هێز چینی کرێکار لە بەرامبەر ئەمە قبول ناکات و پێم وابێت کە لە بەرامبەری ڕائەوەستنەوە بە ئاسانی ئەمیان بۆ ناچێتە سەر و ئەگەر بۆ دەورەیەکیش بتوان بۆ ماوەیەکی موقت بتوان بەڵام سەرنجام شکستێن و ناتوان بەو ئامانجانە بگەن کە دەیانەوێت. سەردار عەبدوڵڵا حەمە زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک شاد و سەرکەوتوو.